لە دواهەمین کۆبوونەوەی نێوان بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردە و نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ لە بەرواری 26/11/2022 بەڕێز وەزیری پەروەردە سەلماندی کە تەنها بەوتە لەگەڵ مامۆستایانی وانەبێژە و بەداخەوە نەیتوانی هیچ کام لە بەڵێن و ئومێدەکانی ڕابردووی بە مامۆستای وانەبێژ لە چوارچێوەی وتە و پاڵپشتی زارەکیەوە بباتە قۆناغێکی کردداری وەک ئەوەی چاوەڕوان نەکرا. بۆیە ئێمە وەک مامۆستایانی وانەبێژی ئەم سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی پێنجوێن ئەمڕۆ بەرواری 28/11/2022 زەنگی بایکۆتێکی درێژخایەن ئەدەین بەگوێی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان. هاوکات بڕیارمان داوە بە هیچ جۆرێک تاقیکردنەوەی 6 نمرەیی تەسلیمی ئیدارەی قوتابخانەکان نەکرێت. ئۆباڵی هەر پێشاتێکی نەخوازرا و ئەنجام نەدانی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم ئەخەینە ئەستۆی وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان.